دوای هەوڵی قەئانی لە بەغدا ترسناکترین پێگەی میلیشیاکان زەیدی دەخاتە بەردەم زریانی تووڕەیی تاران. کەمتر لە 50 ڕۆژ ماوە بۆ کۆتایی هاتنی ئەو وادەی 30 ئەیلول کە حکوومەتەکەی عەلی زەیدی بۆ ڕادەستکردنی چەکی گروپە میلیشیاکان دیاری کردووە. بڕیارێک ئەگەر جێبەجێ نەکرێت بە ئەگەری زۆرەوە و ئابووری عێراق بەموچەوە دەڕوخێت. لەم کاتە هەستیارەدا ئیسماعیل قەئانی فەرماندەی فەیلقی قودسی ئێرانی با سەردانێکی نهێنی گەیشتە بەغدا وەک دوا هەوڵ بۆ ڕێگریکردن لە هەڵوەشانەوە یان پێکدادانی سەربازی لەگەڵ گروپە چەکدارەکان. ئێستا عێراق ڕوبەڕووی چارەنووساسترین بڕیاری مێژوو دەبێتەوە. ناوچەی ستراتیژی جەرف سەخەر کە لە ساڵی 2014ەوە وەک ناوچەیەکی سەربازی داخرا و کۆگای چەک و درۆن لەژێر دەستی میلیشیاکاندایە، عەلی زەیدی خستۆتە سەنگی مەحەک. سەرۆک وەزیران هێزی دژە تیرۆری خستۆتە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ چوونە ناو ئەو ناوچەیە. ئەمەش ئێرانی تووڕە کردووە و قەئانی هێناوەتە سەرخەت بۆ پاراستنی هاوپەیمانەکانی. لەلایەکی دیکەوە شارەکانی ئەمریکا گەیشتوونەتە لووتکە. واشنتۆن مەرجی تەواوکردنی کابینە وەزاریەکەی زەیدی بەستۆتەوە بە یەکلایکردنەوەی دۆسیەی گروپە چەکدارەکان. زەیدی کە پێشتر لە واشنتۆن بەڵێنی بە دۆناڵد ترامپدا بوو چەکی بێکۆنترۆڵ نەمێنێت، ئێستا ڕەتی دەکاتەوە چاوی بە قەئانی بکەوێت و جەخت دەکاتەوە کە تەنها پەیوەندی سیاسی لەگەڵ تاران دەوێت نەک سەربازی. لە کاتێکدا هێزەکانی دژە تیرۆر وەک پەیامێکی توند بەرەو بەغدا دەجوڵێن، زەیدی ئاگاداری گروپەکانی کردوتەوە کە دوای وادەی دیاری کراو بە پێی یاسای دژە تیرۆر مامەڵەیان لەگەڵ دەکرێت. ئەم ململانەیە تەنها کێبڕکەی چەک نییە، بەڵکو تاقیکردنەوەیەکە بۆ سەروەری دەوڵەت لە نێوان فشارەکانی ئەمریکا و هەوڵەکانی ئێران بۆ مانەوەی هەژمونی میلیشیاکان.